الأمر الأمر أمر الأمر شلون تصير وجهها؟ لأنه دلالتها على وجهه وإشراقه وجماله. كرديار وكردنا أما شوي past simple باشا أجر استيق بنوسين بو أم ياسايا على شيء زانا بوشد زكاة باشا كارك ديني نسرتها وجاتو كارياري ددر ما بيوس يعني به ئێمە وەکو ئامادەی مادی کوڕان دەوامی ئاسایی دەستی پێکرد دەوانەیە لە 24 سێ 2015 و ئێمە ئەمڕۆ کە لە دەوامین بە خۆشحاڵیوانە دەستمان کردوێتەوە بە دەوام و لە هەمان کاتا مامۆستایانی بەڕێز هەمویان ئامادەن لە پۆلەکانە و چوونەتە ناو پۆلەکان و وانەی خۆیان ئەخوێنن خوێنکارانش بەگشتی دەوامی ئاسایی خۆیان دەست پێ کردوێتەوانی و ئێمە خۆشحاڵین و هەروەها لە بۆنەکانە کەوا لەم ماوەیەدا هەبوو بۆنەکانی نەورۆز خۆشحاڵین و پیرۆزبایی لە هەموو مامۆستایان و سەرجەم خوێنکاران دەکەین و هیوادارین ئینشاءڵڵا وڵاتەکەشمان سەرکەوتوو بێ و ئەو پێشمەرگەیانش کە لە بەرەکانی جەنگن پیرۆزباییان لێکەین پیرۆزبایی نەورۆزیان لێکەین و هەروەها پیرۆزبایی سەرکەوتنەکانیان لێکەین و ئینشاءڵڵا سابتتر و دامەزراوتر ئەبن لە جێگەکانی خۆیان.